ئێمە خۆشەویستی پێغەمبەر لە دڵمانە بێ، چونکە پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم ها بە بیلال ئەڵێ چی مسلمان عزیزەکان، بیلال کاتێ پێغەمبەری خوا وەفاتی کرد نوێما لەو شارە نەیتوانی بمێنێ، نەیتوانی بانگ بداتەوە و بیلال موازینی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو بیلالە بوو کە پێغەمبەری خوا پێی دەفەرموو بیلال لە ئیسرا و میعراجدا دەنگی پێڵاوەکانی تۆم بیستای بیلال. ئەو بیلالە بوو پێشی ئیسلام حەسابیان بۆ ناکرد کە لە بەردەمی ماڵدا هایانگردەوە و دوو لە ڕوو جەنابتان وەک سەگێک تەماشایانە کرد وەک گیان لەبەرێک. بەڵام ئیسلام هات پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەوت تەبەقەی ئاسمان لە ئیسرا و میعراجدا گوێی لە خشەی نعلێک دێ، کاتێ پێی دەڵێن ئەوە کێیە یان بە مەلایکان دەڵێ کێیە ئەوە، پێی دەڵێن ئەوە بیلالە. ئەو مەکانەتە ئێمە نەبەرز بووە. بیلال کاتێ پێغەمبەری خوا وەفاتی کرد یەکەم موازینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نایتوانی لە مەکەدا لە مەدینەدا بمێنێتەوە، بە تایبەتی مەدینە، بۆیە هات بۆ شام سووریای ئێستا نەیتوانی بمێنێتەوە، نەیتوانی دوای پێغەمبەری خوا بانگێ بدا، چونکە لە ژیانی پێغەمبەری خوادا دوای پێغەمبەر ئەتوانین بڵێین مەدینە چی کاتێ وەک شیوەن و وەک گریان هەموو مەدینە دەستیان کردەدە هاوار و گریان. یەکێ لەو مەشهەدانە مەشهەدە بووە کاتە بیلال چووە شام، کاتێ لەوێ ماوەوە شەوێک بینی لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتە خەوی. پێغەمبەری خوا گلەی کرد ئەی بیلال، ئەی بیلال بۆ دوورەگری، ئەی بیلال بۆ سەرمان لێ نادەی، ئەی بیلال بۆ جێمانت تێشتووە. بۆیە بیلال خۆی بێ نەگراوە هاتە خەوا بەو شەوە شەو کە لە ماڵدا قەراری نەگرت کەوتە ڕێ لە شامەوە هەتا مەدینەی پیرۆز چوو بۆ مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. لەوێ پێشی بەیانی گەیەوێ نەچوو هیچ ماڵێ، لە نوێژی بەیانیدا بیلال بانگیدا، بەڵام کاتێ بانگیدا ئەهلی مەدینە هەمووی هاتە خەبەر، نەیزانی پێغەمبەری خوا گەڕاوەتەوە یان ئەمە بیلالە گەڕاوەتەوە. بۆیە هیچ کاتێک گوێیان لە دەنگی بیلال نەبوو، چونکە بیلال بانگی بدایە هەموویان دەڕوێنە یانزانی پێغەمبەری خوا لە میحرابایە و چایان پێدەکەوت، نوری پێغەمبەر، ڕۆشنایی، ڕووناکی، قسەی خۆشی پێغەمبەر، ڕوخساری پێغەمبەر صلی الله علیه وسلم. بۆیە لەو کاتەدا هەموویان هاتنە مزگەوتەوە بینێنان بیلال هەر خۆیەکی پێغەمبەری خوانیە زیاتر دەستیان کردە گریان. بەڵام بیلال لەو کاتەشدا بانگی پێتەواو نەکرا. مسلمان عزیزەکان، هەتا ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله ڕۆیشت نەیتوانی بڵێ ئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله، هەرچەندێک گەرەکی بڵێ بەڵام لەوەش خۆیە چوو نەیتوانی بانگەکە تەواو بکە، ناوی پێغەمبەری خوا دووبارە لە دوای وەفاتی پێغەمبەر بڵێتەوە. ئازیزان و خۆشەویستان، ئەمانە خۆشەویستی پێغەمبەرە، خۆشەویستی من و تۆ کوا لەکوێدایە، لەکوێدا ساڵێک دێ و دەڕوا زۆر جار ناوێرین ناوی پێغەمبەری بێرین، ناوێرین زۆر جار ئەڵێ کاکە ناوی پێغەمبەر بەرز مەکەرەوە. چنێ خۆشە لە قەڵای مەنارە لەو قەڵایەدا ببینە ناوی پێغەمبەر بەرزە بێتەوە لە هەموو دنیا لەورەوە کە هەمووی بە شانازی و ناوی پێغەمبەری خوا بەرزەکاتەوە. بۆ ئێمە ناوی پێغەمبەر پێمان ناخۆش بێ بەرز بێ، بۆ ئێمە پێمان ناخۆش بێ پێغەمبەری خوا لە گەڕەکمان لە کۆڵانمان لە هەموو شوێنێک بۆ ناوی نەبێ، بۆ ڕەنگی نەبێ، بۆ لە ناوماندا بەعیب بێ، بەعیبی بزانین. ئەی بۆ یادەکانی تر هەمووی بەرزە، ئەی بۆ یادەکانی دنیا هەمووی ئەکرێ و کەس دەنگ ناکە، ئەی بۆ لەمەداکەینە هەرا، ئەی بۆ لەمەدا بۆ لە باتی ئەوەی باسی بکەین، لە باتی ئەوەی سنەتی تەطبیق بکەین، لە باتی ئەوەی دەستی هەژار بگرین، دەستی لێ قەوماو بگرین، کاری خەیر و چاکە زیاتر بکەین. ئێمە وەڵا بڵێین ئەمە چییە بیکەین یان نەیکەن چی دەبێ. مسلمانە عەزیزەکان، هەر ئێستا شە بە 2009ەوە